پێرێز یان خلێفی کامیان لە جەنگەکانی نێوانیاندا سەرکەوتوو دەبن. ماوەی چەند ساڵێکە کێبڕکێکی تون دروست بووە لە نێوان ناسر خلێفی سەرۆکیانی پاریس سەن ژەرمان لەگەڵ فلۆرنتینۆ پێرێزی سەرۆکیانی ڕیال مەدرید. کێشەکانی ئەو دوو سەرۆکە لە بابەتی کلیان مباپێەوە دروست بووە بە شێوەیە کە سەرۆکە قەتەریەکەی پاریس سەن ژەرمان هەموو ڕێگاکانی گرتووەتە بەر لە پێناوەوەی کە مباپی نەچێتە ڕیال مەدرید، بەتایبەت بە پێدانی پارەی خەیاڵی و پاداشتی گەورە و تا ئێستاش سەرکەوتوو بووە لەو کاریدا. لە بەرامبەریشدا پێرێزی سەرۆکە مێژوو یەکەیانەی شاهانە هیچ کاتێک بێهیوا نەبووە لە گواستنەوەی مباپی و بەردەوام ئامانجێوەیە بە پەلکێشکردنی ئەو یاریزانە گۆرزێکی کوشندە لە سەرمایەدارە قەتەریەکان بدا و جارێکی تر ئاگاداریان بکاتەوە لەوەی کە کێبڕکێکردنی باشینیانی مێژووی تۆپی پێ کە ڕیال مەدرید دەهێڵی سوورە و نابێ هیچ کەسێک خۆی تێوە بگلێنێت. ئێستاش لەگەڵ نزیک بوونەوەی میرکاتۆی زستانە خلێفی با دوای دزەپێکردنی تەنیا یەک بەڵگەنامەدا دەگەڕێت کە لە نێوان پێرێز و مباپیدا بوونی هەبێ تا بەهۆیەوە ڕووی ئەستێرە فەڕەنسیەکەی یانەکەی ناشرین بکە و لە هەندەرانی یانەکەی بکات ئەو یاریزانە بە ناپاک بزان و بە چەند شێوازێک هێرش بکەنە سەری. لە ماوەی یەک ساڵی ڕابردووشدا جەنگێکی تر لە نێوان ئەو دوو سەرۆکەتا دروست بووە کە پەیوەندی بە پرۆژەی سوپەرلیگەوە هەیە. بە شێوەیەک پێرێز بە هاوڕێیەتی لەگەڵ خوان لاپۆرتای سەرۆکی بەرشلۆنە دەیەوێ ئەو پرۆژێ دەست پێ بکەن. لە بەرامبەردا خلێفی کە سەرۆکی یانەکانی ئەوروپایە بە تەواوی دژایەتی دەکا و جارێکی تر جەنگی دژی سەرۆکیانی ڕیال مەدرید هەڵگیرساندووە و ناوێت باڵادەستی پێرێز بەسەر تۆپی پێدا بوونی بمێنێت. تۆ پێمان بڵێ کام لە پێرێز و خلێفی براوەی جەنگەکان دەبێ و پشتی بەرامبەرەکەی لە زەوی دەدات؟